تورکیا دەمێکە پەلاماری باشووری هەرێمە کوردستاندا پەیوەندیەکانی هەرێم وەکو حکوومەتتی هەرێمی کوردستان سەقامگیر نییە بۆ معنای یعنی هاوسەنگ نییە لەگەڵ ئێران جۆرێکە و لەگەڵ تورکیا جۆرێکی دیکەیە و ئێمە دەبینین کاتێک کە تورکیا پەلاماری بەشێک لە خاچی کوردستاندا حکوومەتتی هەرێم تا ئێستەمە نەمان بینیوە دەنگێکی ئەو تۆی لێوە بێ بەڵام لە بەرامبەر مەسەرەن هەرجم و زۆڵێکی ئێران یان لێدوانێک دەنگی هەیە و بەیاننامە دەرەکە و ئیدانەی دەکات پێشتە لەسەر حکوومەتتی هەرێم وەکو یەک تەماشای هەردوو لا بکات چونکە هەم پەلاماردانی ئێران پەلاماردان و تەجاوز لەسەر خاچی هەرێم و لەسەر شخصیەتی حکوومەتتی هەرێمی کوردستان هەمیش پەلاماردانی تورکیا بە هەمان شێوە پێویستە ینی بۆ هەردوو لە هاوسەنگ بێ بەڵام بەداخەوە تا ئێستاکە ئەو ئێمە دەیبین و تەماشای دەکەین بەو شێوێ نەبووە ینی حکوومەتتی هەرێمی کوردستان لەژێر هەژمونی یەک لایەندە و ڕێیەکانی تعبیر لە هەرێمی کوردستان ناکات تعبیر تەسەور دەکەم لە لایەنێکی سیاسی بکە و ئەو لایەنە سیاسیە بێگومان پەیوەندیەکانی کاریگەری هەیە لەسەر ڕێی حکوومەتتی هەرێم یانی مەبەستم وەیە کە پارتی دیموکراتی کوردستان پەیوەندیەکانی باشە لەگەڵ تورکیا و جۆرێک لە هەماهەنگی و لە ینی ڕێککەوتن نازانم هەیەنەوە ڕێککەوتن بەڵام هەماهەنگی هەیە و لێکتێگەیشتنیا هەیە بێگومان ئەوە تەسیری لەسەر ڕێی حکوومەتتی هەرێم هەیە کاتێک کە ڕووداوێک دێتە پێشەوە بوون لە پەلاماردانی ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگەر تەماشا بکەین خۆسنوورەکانی هەرێمی کوردستان سەدان گوند چۆڵ کراون و ڕۆژانە پەلاماردان هەیە و ینی حەقوا بوو حکوومەتتی هەرێمی کوردستان ینی هەڵوێستی ڕوونتر بووە لە ئێستا نەک بۆ نمونە حەشدی شابی موشکێک ئاراستەی ناو هەولێر بکە ئیتر هەڵایەکی ئەلامی گەورەی بۆ دروستکرێ بەڵام تورکیا بە هەمان شێوە هەر خاچی هەرێمی کوردستان بە تایارە و بە بەرچاوی هەمووان بۆمباران بکە حکوومەتتی هەرێم بەیانێک دەرنەکە.